والحياء شعبة من الإيمان. في صلى الله عليه وسلم دفع لو ناوندش حياء وحرمت بشيك الإيمان. يعني اگر کسی ئێستا زۆر کەس دەبینی دەڵێ وەڵا بە تەمام عمرێ بکەم ئێمەڵین لەخوا بەزیا بێ وەڵا نوێژ دەکەم بەڵام سەیرەکەی لایەنی شەرم و حیاکەی بەداخەوە کەم بووەتەوە. جاران ئەم کوردەی ئێمە بەڕێزان پرۆگرامی کلیل جوانیەکانتان بەبیر دەخاتەوە. ئافرەتی بەڕێزی ئێمە دایک و خوشکانی ئێمە کچەکانی ئێمە کاتێک کە مەمکی دەدا بە مناڵەکەی کۆرپەی حەڵاڵی خۆی لەچکەکەی ئەدا بەسەر سنگ و مەمکە بۆی باوک و براکەی و کە سوکار نەبینن. ئێستا بۆ خۆی مەمک و سنگی ڕوود دەکاتەوە وەڵای بە تەمام عمرەیەکیش بکەم من دەڵێم ئەمەیانت باشە بەس دەبێ ئەم حیاشت هەبێ. جاران ئافرەت کاتێک کە ورگی بەرز دەبەوە دووجیان دەبوو حامیلە دەبوو خۆی لە ماڵی باوکو براکەی دەدزیەوە پێعیب بۆ حاڵە ببینن. ئێستا فەیسبوک دێنەوە هەموو ڕۆژێت چەند سانتیم بەرز بوو بێتەوە بۆ خۆی بڵاوی دەکاتەوە بۆ باوکی دەنێرێ. خۆ ئەگەمە حرامیش نەبێ بەڵام حیا شەرم کەم دەبێتەوە. الحياء لا يأتي إلا بخير. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ شەرم و شکۆ و حیا و حورمەت لە هەر شتێکا بێ خێر و بەرەکەتە. وە کاتێک کە تۆ حەزت لە عومرەیە حەزت لە نوێژە حەزت لە ڕۆژی سونەتە حەزت لە تەسبیحاتە ئەبێ ئەگەر لەلایەنی شەرم و شکۆ و حیا و حورمەتی خۆشت بێ. ئێمە بابوو باپیرانێکمان هەبوون لەسەر دینداری پەروەردەیان کردین لەسەر قەدر و حورمەت و بەها باڵاکانیش پەروەردەیان کردوین. تکاتان لێ دەکەم میلەتی کوردی موسڵمان با ئەم لایەشیان کاڵ نەبێتەوە.